لە یاری لوتکەی هەفتەی هەژدەی خولی نایبی کوردستان هەندرێنی پێشەنگ لەسەر یاریگای خۆی پێشوازی لە ئاکرەی دووەم کرد. ئاکرەی میوان زوو دەست پێشخەر بوو، سانی سەلام سوودی لە هەڵەی گەیلان سادقی گۆڵپارێز بینی و یانەکەی با گۆڵ یەکەم لە یاریەکە پێشخست. هەندرێنی خاوەنماڵ بەخۆی کەوتەوە و دەستی بە فشارەکانی بۆ گۆڵ یەکسانی کرد. لا خولەکی 22 ناوبژان لێدانێکی سزای بۆ هەندرێن ئەژمار کرد. لاسانە دیای مالی بە زمانی بەڕۆژوو توانی ئەنجامەکە بۆ تیپەکە یەکسان بکاتەوە. ئەی سەرقاسم نزیک بوو لەوەی گۆڵێکی دیکە بۆ ئاکرێ تۆمار بکات، تۆپەکەی بە نزیک ستونەوە چوە دەرەوە. ئاکرێ لە نیوە یەکەم بە گۆڵی زیاتر نەگەیشت. لا نیوەی دۆم و لا خولەکی 62 لاسانە دیای تۆپێکی گەیاندە ئاری زرار، ئەویش زیرەکانە دای بە ئەمیر ئیسماعیلی هاوڕێی، ئەویش گۆڵی دۆم و پێشکەوتنی بۆ هەندرێن تۆمار کرد. خاوەنماڵ دەرفەتی گۆڵی زیاتری لە پێش بوو، سوودی لێ نەبینی. لە کۆتاییەکانیش ئاکری هەوڵەکانی بۆ یەکسانکردنەوەی ئەنجامەکە چڕ کردبیەوە. ئەنجام گۆڕانکاری بەسەردا نەهاتوو، یاری بە سەرکەوتنی هەندرێن کۆتایی هات. والله با وی ما قناعتی من لوانه کار ممایشتم بس لوانه ما اصابی بنا بریم پا لوانه خولی کردستان براسی یعنی آخر یعنی چی اوه هلو خمان نازانم لمنافس ما موصل و بریم یعنی چی زحمتی جبو و بریم یاری کش هر زحمت و براسی زخت جیم نازم زور ما نسر بول لبو سیخالی یاری کی والله هسته چی زور خوش و الحمدلله سپاس بخوا سپاسی عائلهشم دکن که همیشه پال پشتیم دکن داکم و عائلکم که همیشه دعام دکن که گول کنم و زور هسته چی خوش لومن سپاسی عندكم ممنون. بەم سەرکەوتنا هەندرێنی پێشەنگ بۆ خاوەنی چولێ خاڵ و 11 خاڵ لە پێش زاخۆی دووەمە، ئاکرێش بە 29 خاڵەکەی پاشەکشەی کرد بۆ خانەی سێم. هەندرێن لە بەدەستێنانی خەونە چەند ساڵیەکەی زیاتر نزیک دەبێتەوە. لە چوار یاری داهاتووی تەنها پێویستی بە خاڵێک دەبێتن تاوەکو بە فەرمی بۆ جاری دووەم لە خولی نایبی کوردستان ببێتەوە پاڵەوان. هەندرێن تا دێت ڕێگاکەی بۆ خۆی ئاسان دەکات و بەرەو بەدەستێنانی نازناوەکە دەچێت. حوسێن محەممەد کەناڵی پێیام نێو یاریگەیانەی هەندرێن هەولێر.